دەکەین لەگەڵ زۆر بەڕێز ئیمان فەرەد حاجی فەتاح شارەزای بواری پەروەردە سەبەر با هەوڵەکان بۆ باشترکردنی سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستاندا گفتوگۆ دەکەین. ئێمە سڵاو لێ بێبانیت باش لە ئێستادا بە گشتی ئاستی پەروەردە لە هەرێمی کوردستاندا چۆن هەڵدەستەنگێنیت؟ بەیانیتان باش، ئینشاءڵڵا بەیانێکی پرۆزە بێت بۆ هەمولایەک. هەڵبەتە بواری پەروەردە لە هەرێمی کوردستانە بەگشتی ناتوانین بڵێن بوارێکی تا ڕادەیەک خراپە. الحەمدوللا لەم ساڵانەی دوایە پەروەردە هەنگاوی باشی ناوە و یەکێک لەو هەنگاوە باشانەی ناوێتی کە ئێمە ئەتوانین بڵێن کە جگە لەوەی پەروەردە کەرتی تایبەت گرتی ئەستۆ کەرتی حکومیەکانیشان بەشانی کەرتی تایبەت هەستاون لە ڕووی پەروەردەیەوە پەروەردەیەکی باش و هەم لە ڕووی بیناوە هەم لە ڕووی پەروەردەوە هەم لە ڕووی مامۆستا و فەرمانبەرەوە ئێمە توانین بڵێن لە ئێستا کەرتی پەروەردە بەگشتی بە شانازیەوە بەرەو پێشتونەڕۆ، بەڵام ئەمە ناکاتەوەی ئێمە لێرە بۆستین هەنگاوی زۆرمان ماوە ئەو تموحانەی کە خۆمانەوێ ئەمانەوێ بگەین پێی، بەڵام لە ئێستاە هەنگاوی باش نرا و هەنگاوی کەشمان زیاتر پێویستە. ئەو هەنگاوانەی کە پێویستە نەبواری پەروەردەدا لە ئێستادا بگیرێتە بەرچیە و سیستەمی پەروەردە بەگشتی ئەو گۆڕانکاریانەی کە پێویستە تێیدا ڕووی بدات دەبێت گۆڕانکاریەکان چی بن، دەبێت لە چێوە دەست پێ بکات؟ خۆی لە پرسیاری دۆمتەوە دەست پێکەم ئەو گۆڕانکاریانە چیە بکرێ بەداخەوە یەکێک لە کێشە سەرەکیەکان و یەکێک لەو شتانەی کە ئێمە طموحمان هەیە کە زیاد بکرێ بۆ کەرتی پەروەردە، زیادکردنی کاتی دەوامی پەروەردەیە بە تایبەتی قوتابخانە یەک بۆ سەرەتایەکان بۆ 12 ئامادەیەکان، چونکە بەڕاستی ئێمە ئەگەر ئەم کەرتی حکومی بەراورد بکەین بە کەرتی ئەهلی بە قوتابخانە ئەهلەکان ئێمە هەر لە کەرتی حکومیا بەیانی تا نیوەڕۆیان نیوەڕۆ تا ئێوارە هەمووی بگرێ هەموو دەوامەکە بێ بە 4 ساعات. ئەمە هەرچەنە پرۆگرامێکی باش و سیستەمێکی باش و منهەجێکی باشمان لە بەردەسا بێ، بەڵام نەبوونی کات ئەو فەراغە گەورەمان بۆ دروستەکە کە ئەوەی مامۆستا ئەوێ بیگەێنێ نایگەێنێ و ئەوەی شتە لە بەش ئەوێ وەریگرێ بەڕاستی بەداخەوە لەبەر نەبوونی کات وەرناگیرێ. یەکێک لەوانە بەڕاستی درێژکردنەوەی کاتی دەوامی مەکتەبە حکومیەکانە هاوشان و هاوتا بکرێتەوە لەگەڵ مەکتەبە ئەهلەکانە. هەڵبەتە ئەمە بەدەم ناکرێ، بە ئاسانیش ناکرێت، چونکە پێش هەموو شتێ ئێمە بینای باشمانەوێت و نابێ هیچ نەقسێکی بینا لە هیچ شارێک لە هیچ پارێزگایەکی هەرێمی کوردستانە هەبێت و سیستەمی پەروەردە تەسەورەکەم سیستەمی پەروەردە ئێستا سیستەمێکی خراپ نەبێت بەو ڕادەیە کە ئێمە ئەو هەڵایی لەسەر دروستکەین کە بڵێن سیستەمی پەروەردە وایە، بەڵام زۆر جار بەداخەوە ئێمە باسی کەرتی حکومیەکەین لە نەبوونی کاتە ئێمە ناتوانین حەقی تەواو بێین بەو سیستەمە کە دانراوە گینا هەر ئەو سیستەمەی ئێمە ببیتە مەکتەبێکی ئەهلیەوە یەکێک لە مەکتەبە ئەهلیەکانەوە کە کاتی دەوامیان زۆر لە بەردەسایە. ئەگەر تەلەبەیەک لە بەشە عیلمیەکانە لە تاقیگە بەشداری تاقیگە بکەوە لە تاقیگە دەرزەکەی بخوێنێ هاوشانە بێتەوە هاوتا بێتەوە لەگەڵ مەکتەبە ئەهلیەکانە. لەبەرەوە تەسەورەکەم کێشە گەورەکەی پەروەردە لە ئێستاە نەبوونی فەرمانبەری تەواوە و نەبوونی بینای تەواوە، چونکە بەداخەوە من لە هەڵەبجەوە قسەت لەگەڵاکەم ئەگەر ئێمە باسی هەڵەبجە بکەین مەکتەبی وای هەیە نەک مەکتەبی وایە زۆربەی زۆری مەکتەبەکانە توانین بڵێن 90% مەکتەبەکانی ئێمە دوو دەوامیان تیاکرێت. لە کاتێکە ئێمە بەم ساڵانەی دوایی بە سوپاسەوە بۆ ڕێکخراوەکان و بە سوپاسەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە کاراسانی کردو بۆ کردنەوەی کۆمەڵە قوتابخانەی باش ئێمە بینای باشمان هەیە ئەتوانین بڵێن 5-6 بینای باشی نمونەی هاوتای وڵاتانی کەمان هەیە کە ئێمە ئەتوانی سیستەمێکی پەروەردە و سیستەم و پرۆگرامێکی پەروەردەی بە مەزبوطی تیا بخوێندێ هاوشانی مەکتەبە ئەهلەکان. بەڵام بەداخەوە کاتێکین ئێمە لە 8 بەیانی تا 12 لە 12 تا 4 ئێوارە دەوامی تیاکرێ شتەکان هەمویان عەکسە بنەوە. ئێمە خەباس لە زۆری داوام کرد لە خوێندنگەکاندا لە هەندێک خوێندنگە هەیە جاتی 2 داوام 3 داوامیژی تێدا دەکرێت لەبەر ئەوە دەوترێت کە منهەجەکان بە شێواز دەکەن بە گوێرەی داوامی خوێندکارەکان ڕێک ناخرێت. لە ئێستادا بەدیلی ئەوە چیە بۆ منە لە ئێستادا گەر لە هەر شارێک بتوانێت خوێندنگە دروست بکەی ڕەنگە ئەمە تا ڕادەیەک بڵێن پێوەست بێت بە موچەوە پێوەست بێت بە باری داراییەوە کە ڕەنگە لەبار نەبێت، بەڵام ئایا منهەجەکان چین؟ ئایا منهەجەکان بە گوێرەی داوامی خوێندکارەکانن واتە دەتوانێت گۆڕانکاری لە منهەجەکاندا ئەگە دروست بکرێت ئەمە کاریگەری دەبێت لەسەر ڕێککردنەوەی کاتی داوامی خوێندکاران؟
بەڵێ هەڵبەتە منهەج و کردنەوەی بینای قوتابخانە و زیادکردنی دەوام ڕەنگە دووشتی پەیوەست بە یەک بن لە حاڵەتێکەوە ڕەنگە دووشتی پێچەوانەی بە یەکیش بن من منهەجێکمە بێت منهەج مەتاتیە یعنی خۆ ئێمە سنووردار نەکراوین کتێبێک لە بەردەستمانە هەرە و کتێبە بخوێنین بەڵام ئێمە نەبوونی کاتوامان لەیەکە ناچار بین ئەبێ هەر اعتیماد بکەینە سەر ئەو بابەتێک کە لە ناو کتێبەکایە گینا ئەگەر ئێمە کاتمان زۆر بێەوە شوێنی تایبەتمان هەبێ بریاوای لێ بکرایە مامۆستا تەلەبە بچوایە بۆ لای مامۆستا یعنی هەر مامۆسایەک بۆ خۆی پۆلێکی تایبەتی خۆی هەبوایە تەلەبەکان لەوێ بوونایە مامۆستا لەوێ بووە تەلەبەکان بۆ لای ئەو بەهاتنایە نەک مامۆستا بێ بچێتە ژوورەوە منم قسەم چەند جار دووبارە کردەوە ئێمە 40 دقیقە کاتمان هەیە بۆ دەرزتنەوە هەتا چیتە ژوورەوە 5 دقیقە ڕوا لا ئیرادی لە دوایە 5 دقیقەش کات وایە 10 دقیقە ڕوا تەلەبەیە کێشەی هەیە مشکلەی هەیە هەر شتێک لە بەردەسا بێ ئەبێ حسابی بکەین ئێمە 30 دقیقە دەرس بخوێنین بەڵام ئەم 30 دقیقە دەرزە من نەتوانم فۆکس بخەمە سەر ئەو شتە گرنگانەی کە لە ناو مەهنەجەکایە بەڵام ئەگەر من سعاتێکم لە بەردەسا بوو تەلەبە لە دوای سعاتەکەی من ڕێستێکی وەرگر ئیسراحەتێکی کرد کافتریایەکی لێ شتێکی خوارد بۆ دەرزە عیلمیەکان بردمانە تاقیگەیەکەوە دەرزەکانی بخوێنێ هەم تەلەبە توانە وزەی باشترە بێ و حەزی لە دەرزەکە بێ هەمیش مامۆستا ئەو کاتە ئەتوانێت بابەتەکە مەتاتی بکە کێشی پێبێنێ ئەسڵەن ئێمە ئەگەر لە هەر پۆلێکا داتاشۆ و ئینتەرنێتمان هەبێت ژووری تایبەتی خۆمانمان هەبێت شەرنی ئەو منهەجەر ئەخوێندێت هەر ئەسڵ کتێبەکە بێت ئێمە ئەو کاتەیە سێرچ بکەین لە یوتیوبە بابەتەکە هەم خۆشترە بێت بۆ تەلەبە چێژبەخشە بێ هەمیش ئەبێتە شتێکی زانیارێکی دەرەکی هەر تەلەبەکە پەیوەست نابێت بەو کتێبەی کە بۆی دانراوە لەبەرەوە هەمووی ڕاستە ئەم منهەجەش ئێمە ئێستا توانین گۆڕانکاری تا بکەین ناتوانین بڵێن منهەجەکە منهەجێکی خراپە بەس کاتمان بێنێ کاتی داوامەکانمان ڕێک بکەنەوە مەکتەبەکانمان لەبەرەوەی بەداخەوە من نەتوانم ئێستا باسی هەڵەبجە بۆ بکەم چونکە خۆم لێرەم و اختصاصی خۆشم لێرەیە لە هەڵەبجە توانین بڵێن لە سنتەری شارە کێشەی قوتابخانەمان وردە الحەمدوللا باوکاری حکوومەت و ڕێکخراوەکان خەریکە کێشەی بینای قوتابخانەمان لە سنتەری شاری هەڵەبجە نامێنێ بەڵام بەداخەوە ئێمە بە چارەکێک دوور لە هەڵەبجە تا ئێستا ناحەیەکمانێ بە ناوی ناحەی سیروان و تا ئێستا باخچەی ساوایری تیانە لە کاتێکە ئێمە زین شاری هەڵەبجە لە دوای ساڵینەوە دەکانەوە ژێرخانی پەروەردەیی سفر بوویەوە تەواو یعنی هیچ شتێکی نەما لە سفرەوە دەست پێ کرایەوە وەکو شارەکانی کە نەبوو ئەوەی کە کراوە ئەتوانین بڵێن لە دوایەوە دەکان کراوە لە هەڵەبجە سیروانی شێکێکە لەو ناحیانەی کە بەڕاستی هەم ژماری دانیشتوانی زۆرە هەمیش خوێندکارمان زۆر هەیە لەوێەوە هەمیش ئەلحەمدوللا توانین بڵێن ساڵانە نمرەی باشێت لەو ناحەیە بەداخەوە تا ئێستا باخچەیەکمانە بە ناوی باخچەی ساوایان لە سیروان ئەمە یەک بە دەرەوە ئێمە ناحەی خوڕماڵمانەیە کێشەی بینای قوتابخانەمان هەیە بەڕاستی ئەو بینایانەی کە لە ناحیەکە هەیە نەک بەشی قوتابخانە قوتابیەکان ناکە ئێستا ئێمە توانین بڵێن دوو قوتابخانەی هەژدە پۆلی بە زەروریەت زەرورە بۆ ناحیەی خوڕماڵ ئەو قوتابخانەیانی کە هەن ئەوەنە کۆنن تەلەبە تااقەتی دەرسخوێنیتیانەماوە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لەمە تێبگا ئێمە ئەم تەلەبانی کە لە بەردەستمانایەک ئێستا پەروەردەیانەکەین ئەم تەلەبانە تەلەبەی ساڵانی 20 ساڵ پێش ئێستا نین ئەم تەلەبانە و تەلەبانن کە لە ماڵی خۆیانە بە کلیکی موبایلەکەیان هەموو شتێکە بینین لە بەردەستیانە کاتێ سەیری موبایلەکەی ئەبینێت سەیری موبایلەکەی ئەکات دنیایەکی خۆش و جەوێکی خۆشی بۆ دروستە بێ بەڵام بەداخەوە کاتێتە قوتابخانەکە لەسەر ڕەحلەیەکی پیس و پۆخڵ لەسەر بینایەکی ڕووخاڵ دیوایەکی پیس ئەم دوو کەشوهەوا بۆ تەلەبەکە بەریەکەوتنێکی خراپ دروستەکە لەبەرەوە ئومێدەوارم بە زیادکردنی بینای قوتابخانەکان ئەتوانین بڵێن لە 150 سەر و کێشەی پەروەردەکان کۆتاییە بەڵێ ئیما خان لە ئێستادا باس لە کۆمەڵ خاڵی زۆر گەرن کە لە ئێستادا تا چەندێک سیستەم و پرۆگرامی خوێندن لەگەڵ هەلومەرجی ئێستای ژیاندا و گونجاو تاوەتی لە هەرێمی کوردستاندا ئایا خوێندکار هەموو ئەو ئالەتانی لە بەردەستایە کە لە ئێستادا ڕۆتی ژیان پێویستێتی توانیوانە پەروەردە لەو بوارەدا هەنگاو بنێت من پێشترش قسەم کرد ئێمە ناتوانین بڵێن منهەجەکەمان زەربی سفرەکەن و ناشتوانین بڵێن منهەجێکی تەواومان هەیە و ئیتر ئێمە پێویستمان نییە گۆڕانکاری تیا بکەین ئەسڵەن مادەم ئێمە لە بواری پەروەردەیەشەکەین پەروەردە واتە گۆڕانکاریە بێ گۆڕانکاری تیا بکرێت بێ ساڵانە منهەجانە هەموو ساڵە گۆڕانکاری لە منهەجانە بکرێت
ئەم منهەجانە من پێشتریش پێم وتی ئەوەی کە لە بەردەستی ئێمە بە تایبەتی باسی بابەتە عیلمیەکانەکەین مامۆستا ئەتوانێت گۆڕانکاری ئەتوانێت ئەم منهەجە چێژبەخش بکە بەڵام بەوەی کە وەسائلی هۆکاری فێرکردنی لە بەردەسا بێ مامۆستا ناکرێت دەرزی زانست بڵێتەوە یا فیزیا بڵێتەوە یا کیمیا بڵێتەوە یا کۆمپیوتەر بڵێتەوە تەلەبەکەی تا ئێستا نەتوانێت نەزانێت شەتداونی کۆمپیوتەرێک چییە ئەمە لە نەقسی تەلەبە نیە لە نەزانینی تەلەبە و مامۆستاکە نییە بەڵام سەیرەکەی مامۆستاکە چێتە پۆلەوە کۆمپیوتەرێ بچێت چی لێ بکە ئەگەر کۆمپیوتەرێکی خۆشیە بوو بردیە ژوورەوە 30 تەلەبە لە پۆلەکە 25 تەلەبە لە پۆلەکە ئەتوانین بڵێن 2 تەلەبی پێشەوە ئیسفادە لە بینینی ئەم کۆمپیوتەرەکە بەڵام ئێمە ئەگەر ژوورێکی کۆمپیوتەر قاعەیەکی کۆمپیوتەری باشمان هەبێ بە تاتاشۆ ئیشەکان بکرێت ئەم تەلەبە ئەمە هەر ئەم منهەجەی کە ئێستا هەمانە ئەتوانین هەر ئەم منهەجە زۆر بەباشی وا لێ بکەین کە تەلەبە ئیسفادەی لێ بکە یا بابەتێکی بابەتە زانستیەکان ئەوترێتەوە لە جیاتیەوە مامۆستا بەدەم پێی بڵێ ئەمە خانەی لەشی مرۆڤ ئەمە وایە و دەستی خۆی بە بەکاربێنێ ئەگەر تاقیگەیەکی باشی هەبێ و کاتە ئەتوانێت بە ڤیدیۆ تەلەبەکان گوێ لێ بگرێەوە هەر خۆی چاو زیاتر تەسیرەکات بینینی چاو شتێک بە چاو بیبینیرەوەی کە شتێک بەدەم پێ بڵێن وێناکردن لە زیهنی مرۆڤ زیاتر ئەمێنێتەوە ئەم منهەجانە ئەبێ گۆڕانکاریان تیا بکرێ بەڵام ئەگەر بەم گۆڕانکاری تیانەکردنەکە ئەمە شتێکە ناکرێت بڵێ گۆڕانکاری تیانەکرێت چونکە ئەگەر ئێمە منهەجانەماندانا و بۆ 10 ساڵدامانە بەڕاستی توانین بڵێن کەرتی پەروەردە ئیفلیج بووە چونکە ئێمە ساڵانم دەرزانە خوێنە پسپۆر لەم بوارەیە ئیشەکە ئەبێ نەقسی ئەم منهەجە تازانەدا بێ ئەگەر ئەم منهەجە تازانش نەقسی تیانە بێ ئێمە ئاگامان لە جیهانی دەوروبەرمان بێت چونکە شتەکان لە گۆڕانکاریان بە پێی گۆڕانکاری جیهان ئێمەش وردە بتوانین گۆڕانکارین لە منهەجەکان بکەین کاتە ئێمە خانێک لە پرسیارەکان ئەوەیە کە ئێمە چۆن وا بکەین کە پەروەردە خوێندن لای خوێندکار خۆشەویست بکەین ڕاستی لەگەڵ ئەوەی کە بەرداوام ساڵانە ژمارەی زۆر لە خوێندکار لە خودنگەکاندا بۆ خوێندن و وەردەگیری لەگەڵ ئەوەشدا بڕێکی زۆر لە خوێندکار هەیە کە دەستبەرداری خوێندن دەبن یا خۆسە خواستی خوان وازی لێ دەهێنن ئامادەن هەر ئیشێکی دیکە بکەن بەس خوێندنەکەنەکەم بەشێک لە خوێندکار وە هەڵبەتە ڕێژەکە هەمووی نییە بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئێمە چی بکەین بۆی کە بتوانین خوێندن لای خوێندکار خۆشەویست بکەین وەڵای من تەسەورم نییە ئەم جیلەی ئێمە ئێستا لە بەردەستمانە خوێندنی لا ناخۆشەویست بێت بەڵام سروشتەکە وای لێ کردو خوێندنی لا ناخۆشەویست بێت تەلەبە خۆشەوێ بەڵام یەتە مەکتەبەوە بەداخەوە بایکۆتە مامۆستاکەی ڕۆژێتەوە ڕۆژێک نایەتەوە داوای دەرگای مەکتەبەکەی ڕۆژێ کراوەتەوە ڕۆژێ نەکراوەتەوە ئەچێتە ژوورێکی پیسپۆخڵ تەختەیەکی ڕەختانیشە دەرزە خوێنێ وەڵی ئەمە واکالەوەی کە تەلەبە حەزی لە خوێندن نەبێت نەک ئەوەی کە بڵێ ڕقم لە خوێندنە ئێستا سەردەمێکە بەڕاستی ئەگەر تەلەبە نەشخوێنێ لە ماڵەوە ناچارە بێ هەرە بێ بخوێنێتەوە چونکە ئەو مۆبایلەی بەدەستی وەیە ئیلا ئەبێ وای لێکە هەر بە زۆر ئەبێ ئەم تەلەبە بخوێنێتەوە جا تەلەبە ڕاستە لە مەرحەلەیەکە ڕەنگە حەزی لێ بێواز بێنێ ئەوە مەرحەلەیەکی دەتوانین بڵین 12 تا 15 ساڵیە ئەبێ ئەو کاتە مامۆستا و دایک و باوکی تەلەبەش لەو حاڵەتەیە ئەبێت تەسحیە بیا بۆ پەروەردەی مناڵەکەی ناکرێ مامۆستایەک تەلەبەیەک سوور ئەزانی تۆ تەمەنی 13 بۆ 15 ساڵە 12 بۆ 15 ساڵە بەڕقی بە تونوتیژی قسەی لەگەڵا بکەی قسەی ناشرینی بەرامبەر بکەی ئەمانە وەکو شوشەوان ئەگەر هەر بچووکی کێنەوە بۆ مناڵەکانی ماڵی خۆمان هەر کە قسەیەکریا لە وازی لێ بێنە هەر ئەم ماوەیە خۆی وایە ئەوە سروشتی هەموو کەسێکە لەو تەمەنای وای لێت ئەبێ یەکەم مامۆستاکەی کە لە مەکتەبەکایە ئیشی سەرەکی ئەوەیە ئێمە بچون کە باسی مەکتەبەکەین ئیشی سەرەکی مامۆستاکەی ئەوەیە کە مەکتەبی لا خۆشەویست بکە بە دەرەجەیەک چونکە دڵنیایە لەوەی کە ئەم 1-2 ساڵەیە ئەو تەلەبە ڕەنگە ئەو زەختەی لێ بێگەر ڕۆژتە قۆناغی ئامادەی بیش لەی واز بێنەواز نایێنێ ئێمە ناڵێن لە 100 وایە بەڵام عەدەدەکە زۆر کەمە بێتەوە ئەگەر ئێمە بتوانین لە تەمەنی لە 7 بۆ 9 بتوانین پەروەردەیەکی باشی بکەین کە لە 7 بۆ 9 پەروەردەمان کرد ئەتوانین بڵێن لە 10 بۆ 12 بناغەکەمان شێلاوە تەلەبە واز نایێنێت بە دەرەجە یەکەم ئێمە مامۆستایە لە بواری پەروەردەیە بەڵام لە دوای ئەوەش دایک و باوک لەم حاڵەتە ئێمە دایک و باوکە خەینە دوای مامۆستاوە چونکە تەلەبە ئەوەنە لەگەڵ مامۆستایە بۆ بواری پەروەردە ئەوەنە لەگەڵ دایک و باوکیانی ڕەفقەکانی لەگەڵایە بێ لای خۆشەویستکە ئەبێ هەر کۆمەڵێ شتی چاوپۆشی لە کۆمەڵە غەڵەتی بکەی
چاکە ئەم کەسە بەدەستی خۆی نییە بغەڵەتەکرێت مامۆستا هەیە بەداخەوە ڕەنگە ئەم ڕێژەکە بێت باس بکرێت لە سوۆسیال میدیا ئەوانە کە توندی تیژێکی بەرامبەر تەلەبە کردووە یا مامۆستایەک خوا نەخواستە لە قاعی امتحانی پۆلی دوانزەکان ئەو ساڵە کێشەیەکە بووە کە مامۆستاکە نەهێشتووە تەلەبەکە بچێتە دەرەوە ئەمە بەڕاستی ئەرکی مامۆستایە ئەبێ مامۆستا وا بکات لە تەلەبە کە مەکتەبی لاخۆشەویست بێ ڕاستە سروشت و بیئەی قوتابخانەکانی ئێمە لەم کاتەیە بینای قوتابخانەکانی ئێمە باس دەکەین باس لە مامۆستا ناکەین بینای قوتابخانەکان بە جۆرێکن تەلەبە ڕەنگە حەزی لە خوێندن نەبێت بەڵام ئەبێ مامۆستا مادەم مامۆستا بێ بە واتای مامۆستا بێت تەسحیە بێ لەو پێناوەیە کە بتوانێت تەلەبەیەک مدەی 1-2 ساڵێک لەگەڵ یامانوو بێ بۆ ئەوەی ئێمە هەر ئەو 1-2 ساڵە ئازەتی پێ بکەشین لە داهاتوو ئیتر خۆی لەسەر پێیەکانی خۆی بۆ بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز ئیمان فەرز حاجی فەتەح شارەزای بواری پەروەردە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بانەی ئەمڕۆی کوردستان لەگەڵ ئێمە ئامادە بوو.